دوای ئەوەی ئەوان وڵاتیان جێهێشت بە دوای کەنارێکی ئارامە گەڕان، بەڵام خۆیان بوونە خۆراشی ئاو و جانیان لە دەستدا. لە ئێستاشدا کەسوکاریان لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی لە چاوەڕوانی وەرگرتنەوەی تەرمەکانیاندان. کاتێکە شۆخان 3 مانگ لەمە پێش ڕۆیشت پێم وتم ڕۆڵە گیان دەرناچی ناتوانانی بە قسەی دایە بکە بگەڕێرەوە. ئەتر قەدەری خۆی گەورەوا بوو لە ڕۆژی شەمە تا ئیمڕۆ ئەگرین. ئێمڕۆژ ئیتر قەدەری خوایە و کچەکەم ئەبەمەوە و مەمنونی ئەو خۆیان تا ئێرەیەتی پێم و لێرەشە لە خێزانەکەی من زاواکەم ماوە، کوڕێکی ماوە، کچێکیشم و کچەزاکەشم ڕۆیوە. ئەیتر ئەمە قەدەری خوایە و من تا ئێرە مەمنونی خوان. لە ئێستادا 5 تەرمی کەناراوەکانی تورکیا گەیشتونە تا شاری سلێمانی و ئامایەکێک لەو تەرمانە کە بە ناوی لەوەندەوە لە خەڵکی ڕانەیە ئێستا تەرمەکەی دادەگیرێ و تەسلیم بە کەسوکاری دەکرێت. ئەمە ئەو ئەمبڵانسەیە کە تایبەتە لە ڕانیەوە هاتووەتە شاری سلێمانی و لێرە تەرمی لەوەند دەگوێزێتەوە بۆ ڕانیەوە و ئێستا لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی درایەوە دەست کەسوکاری. من لەوەن شەماڵ ئەمە کەسی منەوە بڵێن ژمبرامە ئەو جای لە دەستداوە و 4 سەخێزان بوون، سیانی هەرزگاری بوو کاکە لەوەنیش جیانی لە دەستداوە. هەوڵ و جوێدی تەواومانەوە بۆ کە سەرجەم قوربانەکان بێنە یەکێک لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان نەک بڕواتە بەغا، بەڵام بەداخەوە دیارە ئەو تایاریکە لێرەوە هەستاوە ڕۆژۆ و تەرمانەی هێناوە تەنها 5 تەرمی پێ بووە. باقیاتی تەرمەکانی کەمان کاژمێر 6 ئەم بەیانیە گاتە فڕۆکەخانەی بەغا و داواکارین لە دەسەڵاتداران و داواکارین لەم حکوومەتەکە هەوڵی تەواو جدی بن و ئەو تەرمانی کە لە ئێستا ئەگاتە فڕۆکەخانی نێودەوڵەتی بەغا بۆ مامگەێنە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی لە ئێستا کەسوکارانەوە تا لێرە هەمووی چاوەڕێیە. وەکو ئاگادارمی هەر لەو ڕێگاکە لە ڕێگای خۆپێکدادانی لەگەڵ کەشتیشترە ئەو ڕووداوە ڕوویداوە. چەند کەس لەو خێزانی ئێوە بوونەتە قوربانی؟ 5 کەس بوونەتە قوربانی، دایکێک و 4 منداڵ. دایک و 4 منداڵ، بەواتە بەس باوکیان ڕزگاری بووە؟ بەس باوکیان بەڵێ. قوربانیانی کۆچی ڕێ هاتوونەهات جارێکتر هێنرانەوە بۆ هەرێمی کوردستان. ئەوەی مایەوە تەنیا خەم و ناسۆر و ژان بوو بۆ کەسوکار و خانەوادە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەوان ڕۆشتن تا لە کەنارێکی ئارام لابدەن، بەڵام شەپۆلەکان نایانێشت و ڕێگریان بوون. هێمن قادر، کورسات نیۆس، سلێمانی.